بەڵێ بۆ قسەکردنی زیاتر لە بارەی گرنگی ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا و سوودی بۆ هەرێمی کوردستان و گرنگی بۆ هەرێمی کوردستان لە ئەستۆدیۆ میوانداری بەڕێز دکتۆر کامەران محەممەد لە کۆڵەر و مامۆستای زانکۆمان کردو. دکتۆر بەخێر بێت. زۆر سپاس بەخێرهاتی دکتۆر کامێران. دکتۆر نەها ڕاوەستاندنە پەترۆلا هەرێما کوردستانی دەئاستە هەرێما کوردستانی عراقی و جیهانی دەژی نە ئارامیەک دروست کرد. پشتی ڕێکەفتنی ئەم دکارن بێژن ئارامیەک دروست بووە؟ ڕاستی ئەو ڕێکەوتنە ئەگەر مێژووی پەیوەندیەکانی نێوان کوردستان و بەغدا لە ماوەی لە نۆتیەکەوە تا ئێستا دابش بکەین بۆ چەند قۆناغێک ئەگەر ئێمە بڵێن لە دوای 2023 قۆناغێکی نوێ دەست پێ دەکات لە دوای ئەو ڕێکەوتناوە بە باوەڕی من قۆناغێکی نوێ لە پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا نەتەنها لە مامەڵەکردن لەسەر پرسی وزە لەسەر مەلەفی نەوت و گازدا بەڵکو ئەمە دەبێتە بنەمایەک بۆی پەیوەندیەکی نوێ دابڕێژرێتن لەسەر ئاستی سیاسی وەرەوە لەسەر ئاستی دەستوری و قانونیشدا. لە ئێستادا ڕێکەوتنەکە بۆتە دڵنیایی خەڵکی کوردستان و بە شێوەیەکی زۆر هەروە لایەنە عراقیەکانیش و بەپێی ئەوەی زانیاریەکانی منیش و لە ئاستی نێودەوڵەتیشدا پێشوازیەکی زۆر لە ئەو ڕێکەوتنە کراوە بۆی کە جۆرێک لە چوارچێوەیەکی دەستوری چوارچێوەیەکی یاسایی و لەسەر بنەمای دڵنیایی بە کەرتی وزەی کوردستاندا دەدرێتن. ئەمە کاتی پێویستە بۆی تا دەچێتە سەرپێخۆی ئەمە لە بیرمان نەچێ هەرێمی کوردستان کۆمەڵێک ڕێکەوتنی ئەنجام داوە جیاواز لەگەڵ سیستەمی گرێبەست و ڕێکەوتنی بەغدا. ئەمە پێویستی بەکاتە تا جارێکی دیکە و کۆمپانیانە گرێبەستێکی نوێ یا پێداچنەوە بە گرێبەستەکان دەکەن بەڵام ئەوەی کە زۆر ڕوونە هەرێمی کوردستان لە ئێستادا لە بەردەم دڵنیاییەکی زۆردایە ڕاستە لەسەر ئاستی ئەمری واقعدا ئێمە کۆڵەکەی ئابووری سربەخۆ لاواز دەبێت کە هەرێمی کوردستان بتوانێت سربەخۆی نەوت بە سربەخۆیانە نەوت بفرۆشێتن بەڵام لە بیرمان نەچێت بەڕێوەبردننی کەرتی وزە لە ژێردەستی کوردستاندا دەمێنێتن و ئێستا کوردستان کە دەچێتەوە بەغدا لە ڕێگەی کەرتی وزەدا کە خەڵکی کوردستان قوربانیەکی زۆریدا لە ماوەی سەبر و چاوەڕوانیەکی زۆری شێ بوو لە ماوەی 10 ساڵی ڕابردوو بەڵام ئێستا بۆ یەکەم جار بە باوەڕی من لە مێژووی 100 ساڵی ڕابردووی کورد دەچێتەوە بەغدا بە ژێرخانێکی گەورەی وزەوە کە قسە لەسەر بودجە دەکرێت هەرێمی کوردستان نەک هەر پشکی دەبێت لە بودجەدا بەڵکو کۆنتریبیوشن و ئیزافەی دەبێت لە بە بودجێ عراقدا ئەمەش لە ڕێگەیکی لە ڕێگەی ئەو کەرتی وزەوە سەرەڕای هەموو تێبینیەکان سەرەڕای هەموو زەحمەتیەکان بە باوەڕی من پێشخستنی کەرتی وزەی کوردستان بە یەکێک لە گەورەترین دەستکەوتەکانی کورددا دەنرێت لە ماوەی 100 ساڵی ڕابردوو. بەڵێ دکتۆر کەوەندە بە گرنگی باسم ڕێکەوت ناکرێت ڕگەسا بوترێت سوودی بۆ هەرێمی کوردستان چ یاخود هەرێمی کوردستان دەتوانێت چۆن سوود لەم ڕێکەوتنە و لە بەغدا ببینێت. ئەمە ئەگەر بە شێوەیەکی دیکە وەڵامی پرسیارەکەت دەمەوە دەمێ بڵێم هەرێمی کوردستان چۆن دەتوانێت چۆن بتوانێت زۆرترین سوود لەو ڕێکەوتنامەیە ببینێتن. یەکەم وەکو گوتمان ئەمە دڵنیاییەکی زۆر بە ژێرخانی ئابووری و کەرتی وزەی کوردستان دەدات. ئەمە لە هەموو ئاستەکان ڕنگ دەداتەوە لەسەر ئاستی موچە خۆرانی حکوومەت و بەرهێنان لەسەر ئاستی نێودەوڵەتی هەرێمی کوردستان ئەگەر زیرەک بێتن سەرکردایەتی کوردستان دەتوانێت ژێرخانی وزە لە ڕێگەی ئەم چوارچێوەی ئەو با بڵێن یاسای نێودەوڵەتی و بەدەستوری بوونی کەرتی وزەی کوردستان دەتوانێت ژێرخانێکی بەهێزدا بمەزرێنێ. ئەمە یەک دوو وەکو گوتم چی بکە هەرێمی کوردستان بۆی زۆرترین سوود لەو ڕێکەوتنامەیە ببینێ. یەکەم ئەمە ڕێکەوتنامەیەکی کاتیە پێویستی ئێمە چاوەڕوانی یاسای نەوت و گاز دەکەین ئەم بە باوەڕی خۆم ئەمە دەگوازرێتەوە بۆ مەلەفەکانی دیکە مەلەفی ئەمنی لە ناوچە جێناکۆکەکان مەلەفی سیاسی تا ئەو کاتە پێویستە سەرکردایەتی هەرێمی کوردستان پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ هێزە شیعیەکاندا هەبێتن چونکە تێپەڕاندنی یاسای نەوت و گاز لە پەرلەماندا پێویستی بە یەک دنیا گفتوگۆی زۆرە کۆمەڵێک وردەکاری و بەرگەی تێدا هەیە کە دەشێ ئەو دەستکەوتانەی کەمە پێمان وایە لە ڕێگەی و ڕێکەوتنامەیە بۆ کوردستان دێتن ئەو کاتە لە ڕێگەی تێپەڕاندنی یاسای نەوت و گاز بە شێوەیەکی دیکە تێپەڕێن بەو شێوێ نەبێت کە ئێمە چاوەڕوانین لۆ لە مەلەفەکانی وریابین لە داڕشتنی پرۆژەی یاسای نەوت و گاز بە دڵنیاییەوە بەڵام وەکو گوتم پێویستی بە پەیوەندیەکی زۆر باشە لەگەڵ هێزە شیعیەکاندا چونکە ناوماڵی شیعە ڕەنگە ئێستا دەرفەت نەبێ باس بکەین چەندە کوردستان پێویستی بە سەقامگیری و ڕێکەوتنە
ناوماڵیشە هێندە زیاتر پێویستی پێێتی ئەمە لەبیرمان نەچێ لە ئۆکتۆبری لە تشرینی 2019 خۆپشاندانەکان و دواتر هەڵبژاردن و پێکدادانی ناوماڵیشیە ڕەشەیەکی وجودی گەورەی لەسەر هێزە شیعیەکان دروست کرد ئێستا ئەوان وەکو هەرێمی کوردستان پێویستیان بە سەقامگیریە پێویستیان بە دڵنیاییە بۆی کە بتوانن پەرە بەکارەکانی خۆیان دەن ئەوە لەسەر ئاستی بەغدا لەسەر ئاستی ناوخۆدا ئێمە پێویستمان بە جۆرێک لە گرێبەستێکی کۆمەڵایەتیە لە نێوان هێزە سیاسیەکان و لە نێوان دەسەڵات و لەگەڵ خەڵکیشدا تا چەند پشتگیری هێزە سیاسیەکان بۆ ئەو ڕێکەوتنانە بۆ ئەو تێگەیشتانە لەگەڵ بەغدا هەبێتن بەڕاستی هێندەی دیکە پێگەی هەرێمی کوردستان بەهێزتر دەبێت لە بەغدادا خاڵێکی دیکە وەکو گوتم ئەمە دەتوانین ڕاستە کۆمەڵێک دەسەڵاتی ئەمری واقع هێزی دەسەڵاتی ئەمری واقع کەم دەبێتەوە بۆ کوردستان بەڵام کوردستان دەتوانێت سود ببینێت لەو ڕێکەوتنانە ژێرخانێکی ئابووری دامەزرێنێت دکتۆر مثل لە باغدای ئەو بیر و باوەری لەگەڵ وا هێزین شیعا گوتەگوتی هەیەکو کوردستانێکی بەهێز ڕێکەوتنێکی کو لەگەڵ باغدا هەیە دسوودا عراقی دێژی ئارامی بۆ عراقیژی تێنێ ڕوشێ دە ئاستا سیاسیدا هەروەها ئاستا ئابووری دەژی بۆ عراقیژی باشتر دکەی فکرێکی و ساڵ بەغدای ڕاستی ناوماڵی شیعە بۆی من باس لە ناوماڵی سونە ناکەم ناوماڵی شیعە خاوەنی بڕیاری با بڵێن بەغدان ناوماڵێکی زۆر ئاڵۆزە بۆی بە ئاسانی ناتوانین بڵێن ئەوان بەو شێوەیە بیر دەکەن و بەڵکو کۆمەڵێک ئەکتەر و هێزی جیاوازی تێدا تێڕوانینی جیاوازیان هەیە بەرژەوەندی جیاوازیان هەیە هەندێکیانە بەڕاستی تا ئەو پەڕی دژایەتی کوردستان دەکەن هەندێکیان هەنە بەپێی ئەزمموی ڕابردیان دەتوانین مامەڵیان لەگەڵ بکەین بۆیە دەبێت کەیس بای کەیس قسە لەسەر هێزە سیاسەکانی شیعە بکەین و استراتیژەتی جیاوازمان هەبێ بۆ مامەڵەکردن لەگەڵیاندا بەڵام وەکو گوتم لەبیرت نەچێت ئەو حکوومەتە لە نێوماڵی شیعەدا ئەوەی کەمە پێ دەڵێن چوارچەوەی ئاهەنگی لەلایەن کۆمەڵێک هێز پێکهێنراوە کە هەڵبژاردننی 2020یان دۆڕاندووە ئەمان دەزانین چۆن حکوومەتیان پێکەنە و ڕێگەیان لە هاوپەیمانەی سەی نەگرت کە حکوومەت پێک بێنن ئێستا ئەوان کە هەڵبژاردننیان دۆڕاندووە بەڵام بە شێوازێک حکوومەتیان کەوتۆتە ژێردەست دەیانوێ سەقامگیریەک دروست بکەن پشتگیری سەرۆک وەزیران دەکەن تۆ تەسەوڕ بکە ئەو هێزانەی کە چەند مانگێک لەمە بەر ئامادە بوون واکردیان لە ڕابردوودا بە موشک هێرشیان کردە سەر ماڵی سەرۆک وەزیرانی عراق کازمی ئەم هێزانە ئێستا پشتگیری سەرۆک وەزیرانی بەغدا دەکەن بۆچی بۆ ئەوەی کە دەیانوێت سەقامگیریەک دروست بێتن ئەو ناڕەزایەتەی کە خەڵک لەسەر جادەکانی بەغدا و باشووردا هەیە بوو بەلانی کەم لە ئێستادا و فشارانە لەسەر خۆیان کەم بکەنەوە ڕێکەوتن لەگەڵ هەرێمیش پێم وایە دەبێتە هۆی کە کارەکانی سەرۆکوەزیران ئاسان دەکات کەواتە گۆڕانکاریەکی گەورە بەڕاستی لە مێنتاڵەتی و لە عەقڵیەتی ئەو هێزانە ڕووی نەداوە ئەو گۆڕانکاریە ڕووی داوە کە بەرژەوەندی هەرێم لەگەڵ بەرژەوەندی ئەوانە لە ئێستادا یەکی گرتوتەوە بەڵێ دکتۆر ئەوەی کە تۆ باسەکردبوونی ئەو پەیوەندیە باشە لەگەڵ هێزە شیعەکان لە عێراقدا نابێتە زامنی جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنەش بە دڵنیاییەوە چونکە ئێمە دەزانین پەرلەمانی بەغدا لەلایەن چێوە ئارەسە دەکرێت لە هەموو شوێنەکانی دیکەی دنیا لە کوردستانیشەوە بۆیە بتەوێت لە پەرلەماندا یاساکە بە شێوەیەک تێبپەڕێندرێکە ئەو دەستکەوتانی کە ئێمە ئێستا لەو ڕێکەوتنە دەیبینین ئەو سوودانێک کە پێمان وایە ئەو ڕێکەوتنە بۆ کوردستانی دەبێت ئەو کاتە لە ڕێگەی یاسای نەوت و گاز چوارچێوەیەکی دیکەی ینی شەرعەتێکی دیکەی وەردەگرێ و زۆر درێژخایەنتر بۆیە تا ئەو کاتە بەڕاستی پێویستەکە پەیوەندیەکان بێز بێتن من نازانم وەکو ژمارە بە دەقیقی بەڵام نزیکەی 500 تا 1000 کورد لە بەغدا لە پێگە گرنگەکاندا هەنا بۆن لە پێگەی بەڕێوەبەری گشتی و ڕاوێژکار و جێگری وەزیر و ویستی کۆی پۆستەکانی عێراق پێویستە ئەمە بەکاربێنی پێویستە کە سەرکردایەتی هەرێم بەڕاستی زیاتر و زیاتر لە بەغدا بن ئەمە واز لەوە بێنە لە میدیا چۆن وەصفی ئەو شتانە دەکەن ئەمە تەسلیم بوون نییە ئەمە لاوازبوون نیە ئەمە مامەڵەکردنە لە واقع بەو شێوەیە کە دەبێ بکرێتن لە هەرێمی کوردستان لە ئێستادا و تەنانە لە بیرمان نەچێ پشتگیری باڵێن ئەو هێزانەی کە پاڵپشتی هەرێمی کوردستان دەکەن لە ئاستی نێودەوڵەتی لە ئەمریکاوە تا ڕۆژاوە لەگەڵ ئەوەن هەرێمی کوردستان ئێستا بچێتە بەغدا بۆچی چونکە هەرێمی کوردستان لە ڕووی استراتیژیەوە
هاوبەشێکی ڕۆژئاوا و ئەمریکایە و ئەمریکا و ڕۆژئاوا لە هەرێمی کوردستان باشتریان نییە بۆ ئەوی لە بەغدا باڵانسێک یا هاوسەنگێک لەگەڵ ئێران و لایەنەکانی دیکە بپارێزن. بلێ کنجکتورا هەرێمێ هەروەها کنجکتورا ناونەتەوەیی دکتۆر یعنی پاڵپیشتێکەش بۆ پشتگیریە بێرێکەفتنا گۆ ناوێنە هەولێر و بەغدای دەڕوودایی بە دڵنیاییەوە بۆچی ئەمە یەکەم لە ڕووی استراتیژیەوە کۆمەلگای نێودەوڵەتی باوەڕی بە یەکبوونی عراق و یەکپارچەی عراقدا هەیە ئەمە لە ڕووی استراتیژیەوە لەژێر ئەودا باوەڕی بەوەیە کە ئەگە هەرێمی کوردستان و چەند جار ئەمریکیەکان بە زۆر بەڕاشکاوایی گوتیانە کاکە ئێمە پێویستمان بە ئێوەی لە بەغدا بن بۆی بەرژەوەندەکانی ئێمەش بپارێزن و بەرژەوەندەکانی خۆشتان بپارێزن چونکە لە بەغدادا شوێنی پێکدادانی هێزە هەرێمایەتیەکانە و هەرێمی کوردستان ئەگەر لە بەغدا بەهێز بێتن هەم بەرژەوەندەکانی خۆی دەپارێزێتن هەمیش پەیوەندیەکانی باشتر دەکاتن لەگەڵ هێزە نێودەوڵەتیەکان. بەڕێز دکتۆر کامەران محەممەد لە کۆڵەر و مامۆستای زانکۆ بە ستودیو ئامادەبووی سپاس بۆ هاتون و بۆ شرۆفەکانتان دکتۆر. سپاس بۆ ئێوە.